بەناوی خۆی بەخشندە و میهرەبان بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان، وەزیر و ڕاوێژکارانی بەڕێزان لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، خەڵکانی شارەزا و پسپۆر لە بوارە جیاوازەکان بەخێر بێن سەرچاو بۆ پەرلەمانی کوردستان. لە ڕاستیە جێی خۆشحاڵیمان ئەمڕۆ کە ئێوە لێرە ئامادەن و پێکەوە دیراسی یەکێک لە گرنگترین ئەرکەکانی پەرلەمانی کوردستان لەم خولەی ئێستایەکەین. سپاس بۆ لیژنەی کاروباری کۆمەڵایەتی پەرلەمان، سپاس بۆ سەنتەری توێژینەوە کە ئەم دیداریان ساز کردووە. لە ڕاستیە پەرژان و کارکردن لە بواری دادپەروەری کۆمەڵایەتی و هێنانەکاری دادی کۆمەڵایەتی یەکێک بووە لەو بەڵێنانەی کە هەموو لیستەکانی هەڵبژاردن لە کاتی هەڵماتەکانی هەڵبژاردنە یاویانە بە دەنگدەرەکانی خۆیان. لەم ڕۆوە تا ئێستا 6 پرۆژە یاسا پێشکەشی پەرلەمانی کوردستان کراوە بۆ ڕێخستنی ئەم بوارە و هێنانەکایی لانی کەمی ئاستی بژێوی بۆ هاوڵاتیانی کوردستان. ئێمە لە پەرلەمانی کوردستان خوێندنەوە بۆ ئەم پرۆژە یاسایانە کردووە و ڕاستەی لیژنەی پەیوەندیدار بە تایبەتی لیژنەی کاروباری کۆمەڵایەتیمان کردووە جێگای دەستخۆشیە کە ئەوان هەوڵێکی جددیانیاوە لە یەخستنی ئەم پرۆژانە لە چوارچێوەی پرۆژە یاسایەکە و ئەو پرۆژە یاسایەشان دیسانەوە پێشکەش کرد و خوێندنەوەی یەکەیم بۆ کراوە ئێستا لە بەردەستیانە. ئەم بابەتە هەر پەیوەندیدار نییە لە بەجێگەیاندنی بەڵێنەکانی هەڵبژاردن وەکو باسمان کرد لە سەرەتاوە، بەڵکو ئەم بابەتە پەیوەندیدارە بە ئاسایشی نیشتیمانی هەرێمی کوردستان. لە ڕاستیە لەو دراسانەی کە کردومانە لە ڕابردوو و لە ئێستاشە ئەگەر هەر ئەو دراسانە ئەنجام بدرێت، فەقر واتە هەژاری، نەبوونی دادی کۆمەڵایەتی یەکێکە لە هەرە هۆکارە ترسناکەکانی هاتنەکایی تونند و تیژی و پەرەدان بەو ژینگەی کە تیرۆر و گروپە تێرۆریستیەکان تایە ئەتوانن کارەکانی خۆیان ئەنجام بن. بە هەمان شێوە هێنانەکایی دادی کۆمەڵایەتی ڕێگا خۆشکەرە بێ بۆ هاتنەکایی ئاشتی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان. بۆیە لە ڕوانگەیەکی استراتیژیەوە ئێمە بیر لەوەکەینەوە کە بژێوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی چینە هەژارەکان چی زیاتر بەرەو پێشەوە بڕۆ. لە هەمان کاتە لە ماوەی ڕابردووە یەکێک لەو تێبینیانەی کە لە هەرێمی کوردستان لەلایەن خەڵکانی شارەزا و لەلایەن ئەندامانی پەرلەمانی کوردستان و لەلایەن تەنانەت دەسەڵاتی ئیتحادی لە عێراقیش هاتۆتەکایەوە ئەو نادادپەروەریەیەکە لە دابەشکردنی داهات هاتۆتەکایەوە لە نێوان چینە دەوڵەمەندەکان و چینە هەژارەکان، لە نێوان موچە پلە باڵاکان و موچە نزمەکان لە هەرێمی کوردستان کە دیسانەوە ئەمەش پێویستی بە کارکردن هەیە. مەسەلەکانی پەیوەندیدار بە بیمەی بێکاری، بیمەی تەندروستی، ئاوەردانەوە لە خاوەن پێداویستیە تایبەتەکان بە هەموو چین و توێژەکانیانەوە، مەسەلەی بیمەی بێکاری و ئەو کەسانی کە لە ئەنجامی کارە تووشی زەرور و زیانە بن، هەمووی پێویستی بە دیراسەکردن هەیە. لەم بوارەیە ئێمە هەمیشە ئەمانەوێت ڕای خەڵکانی پسپۆر بزانین و لیژنەی کاروباری کۆمەڵایەتی جگە لەم وەرکشۆپەی کە ئەمڕۆ سازی ئەدەن ئێمە هاوکاریان نەبین لەوەی کە خەڵکانی شارەزا لە دەرەوەش بێنین، بە تایبەتی لە وڵاتانەی کە تا ڕادەیەک بار و گوزەران و باری کۆمەڵایەتیان نزیکە لە ئێمەوە بۆی بتوانین ئەم ئەرکە پێکەوە ئەنجام بین. بەدڵنیایی و حکوومەتیش وەلایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتیش هەردیسانەوە پێویستە هاوکاریان لەگەڵ بکرێ و پێویستە لە تەنسیق بین لەگەڵیان، چونکە ئەوان لایەنی تەمویلکەری ئەم پرۆژەیان. هیوادارم ئێوە ئەمڕۆ زۆر هاوکارمان بن لەوەی لەو سەرنج و تێبینیانەی خەنە ڕوو لەم بوارە و لە بوارە جیاجیاکانی ئەو یاسایی کە ئێستا ئەو پرۆژە یاسایی کە ئێستا لە بەردەستمانە هاوکارمان بن لەبەرەو پێشبردننی ئەم پرۆسەیە. بەدڵنیاییەوە لە خولی تەشریعی داهاتوو واتە وەرزی گرێدانی داهاتوو ئەم یاسایە ئێمە هەوڵە دەین بە هاوکاری لیژنە پەیوەندیدارەکان تەواو بوو بێ و بیهێنینەوە ناو پەرلەمانی کوردستان بۆ پەسەندکردنی. لەم خولەیە توانیمان ئەوە بکەین کە لەم بوارەیە واتە لە بواری داهات و دابشکردنی داهات بە شێوەیەکی عادلانە توانیمان لیژنە پەیوەندیدارەکانی پەرلەمان بە تایبەتی لیژنەی دارایی توانی
ئەو پرۆژە یاسایی کە پێشکەش کرابوو بۆ ئینفاسکردنی یاسای خانەنشینی گشتی لە عێراق تەواوی بکەن و لە پەرلەمان تەواو بووە. ئاڕاستەی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە بۆ ئەوەی ڕایخوانی لەسەر بن و لە دوای ئەوەی کاوان ڕایخوانی لەسەردەن بێتەوە ناو هۆڵی پەرلەمان بۆی پەسەند بکرێ. هیوادارین دەرەنجامی ئەم وەرکشۆپە و ئەو کارانەشی لە داهاتوایەکەین لە خولی تەشریعی داهاتووشا بتوانین یاسای دڵنیایی کۆمەڵایەتیش تەواو بکەین و من پێم وایە ئەگەر ئەوەمان کرد ئەوە بەڕاستی یەکێک لە ئەرکە هەرە سەرەکیەکانی ئەم خولەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان جێبەجێەکەین. لە ماوەی ڕابردووە چین و توێژە جیاجیەکانمان بینیوە خاوەن پێداویستە تایبەتەکان بە هەموو جۆرەکانیانەوە بینیومانن ڕێکخراوە تایبەتەکانیان بە جیاوازی بیر و بۆچوون و ئینتیمایان داواکاریەکانیانمان هەمووی ئاڕاستەی لیژنە پەیوەندیدارەکانی پەرلەمانی کوردستان کراوە ئاراستەمان کردوون بۆ بەدواداچوون و کارکردن لەسەری ئەم پرسە. ئێمە بە گرنگیەوە لێڕوانین و بە هاوکاریەوە ئینشاءالله بە کۆتایەگەێنین هیوای سەرکەوتن بۆ دانیشتنی ئەمڕۆ و کارەکانی لیژنە و سەنتەرە خوازم لەم بوارەیە. زۆر سپاس.